لە نیویۆرکەوە مایلس کاکیانز گوتەبێژی کۆمەڵی پیشەسازی نەوتی کوردستان ناسراو بە پیکور لەگەڵمانە. بەڕێز مایلس سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. بەخێر بێن. عێراق پێدانی پارەی ڕابردوو داهاتووی بەرمێنانی نەوتی کۆمپانیەکانی ئەندامی پیکور گەرنتیەکە؟ Ramadan Piros Bey, Ewara Bash. Good evening. The meeting in Baghdad was another کۆبوونەوەمان لە باغدا هەنگاوێکی دیکە بوو بۆ بەرەو پێشچوون و کۆمپانیاکانی ئەندامی ئەپێکور بە شێوەیەکی ڕوون خواستی خۆیان خستووەتە ڕوو و مەرجەکانیان خستووەتە ڕوو سەبارەت بە هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان. باشە ئەو لیژنە ڕاوێژکاری لە هەموار یاسای بودجە ڕێکەوتنی لەسەرکراوە بۆ دیاریکردنی تێچووی دەرێنان و هەناردەکردنی نەوت دەبێت ڕێکەوتن لەگەڵ تەواوی لایەنەکان هەبێ. عێراق چی دەڵێ لەسەرمە؟ ینی بۆ نمونە کۆمەڵێک شوێن هەیە ئەو شوێنانە دەبێت پشکنینیان بۆ کرێت لەلایەن ئەو لیژنەیەوە بزانن تێچووی بەرمێنانی نەوت لەم شوێنە چەندە. هیچ کارێک کراوە؟ ینی ئەو لیژنەیە هیچ کارێکی کردووە لەسەر و بابەتە؟ دیاریکردنی لیژنەی ڕاوێژکاری بۆ هەڵسەنگاندن و دیاریکردنی بڕی دەرێنانی نەوت ئەمە پرسێکەکە کێشەی لەسرە. هەڵوێستی ئەمە ئەوەیە دەمانەوێت تێ بگەین لەوەی کە مەودای کارکردنی ئەم لیژنە ڕاوێژکاریە چییە و کاتێک دیاری بکرێت بزانین کەی کاری ئەم لیژنەیە تەواو دەبێت و کەی ئەم هەڵسەنگاندنەی کاری لیژنەکە دەکرێت تاوەکو هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان دەست پێ بکاتەوە. ئێمە هەڵوێستی خۆمان زۆر ڕوون بۆ حکوومەتی عێراق خستووەتە ڕوو پێویستە بە شێوەیەکی باش لیژنەیەکی ڕاوێژکاری پێک بهێنرێت و هەروەها ڕاوێژ لەگەڵ تەواوی لایەنەکانیش بکات بۆ پێکهێنانی ئەم لیژنە. بەڕێز مایلس ئەمڕۆ بۆ ڕێک نەکەوتن عێراق چی لە ئێوەیە؟ ئێمە چەندین کۆبوونەوەی دیکەمان دەبێت بۆ ئەوەی هەناردەی نەوتی هەرێمی کوردستان دەست پێکاتەوە. من داوا لە حکوومەتی عێراق دەکەم و وەک کۆمپانیەکانی نەوتی هەرێمی کوردستان ئێمە بەردەوام دەبین وەک ئەپیکور داوایان لێ دەکەین تاوەکو کۆبوونەوەکان زیاتر بێت و چەندین جاریش بە سەرۆک وەزیران سوودانی وتووە کە گرنگە لە ڕێگەی بۆری نەوتی عێراق تورکی هەناردەی نەوتی هەرێمی کوردستان دەست پێکاتەوە. لە هەمان کاتیشدا ئێمە داوا دەکەین ڕێککەوتنێکی دادپەروەرانە شەفاف هەبێت وە گەرانتی بکات کە پارەی ڕابردوو داهاتوومان بدات و هەروەها ئەو 1 ملیار دۆلاری پێمان بدرێت. پارەی داهاتوو ڕابردووتان چۆن گەرانتیەکرێت لە حکوومەتی عێراقەوە؟ چاومان لەوەیە بە شێوەی نووسراو ڕێکەوتنێکە بێت گەرانتیمان بکرێت. بۆ نمونە ئەو نەوتەی کە لەلایەن سۆمەوە دەفرۆشرێت چاومان لەوەیە کە تێچووی ئەم نەوتە کە دەفرۆشرێت ئەم کۆمپانیانی ئێمە کە نەوتەکە دەردەهێن و دەیفرۆشن چاومان لەوەیە ئەم تێچووە بە شێوەیەکی کاش ڕاستەوخۆ بدرێتە کۆمپانیەکانی نەوت. پێویستمان بە نێوەندگیر نییە لە هەر بارودۆخێکدا کە ئەم پارەی ئێمە لە هەر بارودۆخێکدا بێت پێویستە پێمان بدرێت. نابێت تێکەڵی سیاست بکرێت، نابێت تێکەڵی ئەم کێشە سیاسەی نێوان حکوومەتی هەرێم حکوومەت زۆر باش. ئەنی وەزارەتی نەوتی فدراڵ وڵێت ئێمە ئامادەین بۆ دەستپێکردنەوە هەناردەی نەوت. کێشەکە لە کوێیە؟ ینی گرفتەکە لە نێوان ئێوان کوێ؟ ینی لایەنی تورکی ژەڵێ ئێمە ئامادەین هیچ گرفتێکمان نییە.
لەلایەن حکوومەتی تورکیاوە گوێمان لێ بووە چەند ڕاگەیەنراوێکیان هەبووە کە ڕەزامەندی خۆیان دەربڕیوە بۆ ئەوەی هەناردەی نەوت دەست پێکاتەوە بەڵام چاومان لەوەیە کە ڕێککەوتنێک هەبێت لە نێوان حکوومەتی عێراق و وەزارەتی سامانە سروشتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان پێویستە ئەم ڕێککەوتنە نووسراو بێت ڕێککەوتنێکی نوێ بێت و کۆمپانیاکانی ئەندامی ئەپیکوریش دوای ئەمە ئامادەن هەناردەی نەوت دەست پێکەنەوە و ئەمە لە بەرژەوەندی تەواوی گەلی عێراق باشە چاوەڕێی چاڵ وێستێکن لە حکوومەتی عێراق بۆی کە کۆبوونەوەی داهاتووتان بکەن و ئەنجامی هەبێ پێشبینی دەکەم کە حکوومەتی عێراق سەرپەرشتی کۆبوونەوەی داهاتوو بکات و ئەو پرسانەی کە من ئاماژەم پێدا گفتوگۆیان لەسەر بکەن و زۆر ڕوونە دوای ئەم کۆبوونەوەی کە ئەمڕۆ کوردمان زۆر ڕوونە چ کێشەیەک هەیە چ مەرجێکمان هەیە هەموو مەرجەکانی کۆمپانیای ئەندامی ئەپیکور خراونەتە ڕوو ئەمە دەستپێکێکە بۆ کۆبوونەوەکانمان بۆ ئەوەی تاواکو بە شێوەیەکی باشتر خێراتر بگەین بە ڕێکەوتنی داهاتوو باشە عێراقڵێ نەوتی بەسڕە هەناردە بکەن بۆچی ڕازێر بوون بە داواکی عێراق بۆ هەناردەکردنەوەی نەوتی بەسڕە لە ڕێگەی بۆریەکەوە وەکو خۆیان نەڵێن لە کاتێکە هیچ بۆریەکیش لە نێوان کەرکووک و بەسڕە نییە لە بەرامبەر ئەمە بە پێبژارد ینی بەشداریتان پێکرێت لە گرێبەستەکان و بڕێک نەوتان پێدرێت لە بەرامبەرم کارە بۆچی ڕازی نەبوون بەوە هەناردەکردنی نەوت لە ڕێگەی سۆمۆوە ئەپیکور هیچ سەلاحیەت و کۆنتڕۆڵێکی لەسەر ئەم بۆری نەوتە نییە ئەمە لە دەسەڵاتی وەزارەتی نەوتی عێراقە ئەمە لە دەسەڵاتی ئێمە نیە ئەمە بەرپرسیارەتی ئێمە نیە بەڵام ئەوە دەڵێم ئەمە گرنگە کە حکوومەتی عێراق هەناردەی نەوتی هەرێمی کوردستان لە باکووری عێراق لە باشووری عێراق دەست پێ بکاتەوە عێراق بەهۆی ڕاگیرانی هەناردەی نەوت یەکێکە لەو وڵاتانە کە زیانی بەردەکەوێت پێویستە ئەم نەوتە هەرچی زووە دەست پێکاتەوە تاواکو لە ڕێگەی ئابوووریەوە سوود بەخۆی بگەێنێت باشە وەزارەتی نەوت بۆیەوێت نەوتی بەسڕە ئەنی هاوردە بکە ینی ئەمە بیانوو نییە ناتوانم بیرۆکەی وەزارەتی نەوت بخەمە ڕوو سەبارەت بەمام بەڵام هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگەی بۆری نەوتی عێراق تورکیا گرنگە بۆ بازاڕەکانی هەیە و ینی ئامادەی حکوومەتی هەرێمی کوردستانیش هەیە بۆ ئەم بابەتە تا چەند ئەمە هاوکارە ینی زوو هەناردەی نەوتی هەرێمی کوردستان دەست پێ بکاتەوە کۆمپانیەکانی ئەندامی ئەپیکور پەیوەندیەکی بەهێز و دەویان هەیە لەگەڵ حکوومەتی ئەمریکا و هەروەها لەگەڵ حکوومەتی ئەو کۆمپانیانێک کە لە هەر وڵاتێکی جیاوە هاتوون ئەم پرسایمە بینیمان کە ساڵی ڕابردوو سەرۆک وەزیران سوودانی لەگەڵ سەرۆکی پێشوو جۆ بایدن گفتوگۆیان کرد کە پێویستە هەناردەی نەوتی هەرێمی کوردستان دەست پێ بکاتەوە دەبینین حکوومەتی ئەمریکا بە ملیاران دۆلاری داوە بە عێراق تاوەکو لە ڕووی مرۆییەوە لە ڕووی سەربازیەوە خۆی پتە و بکات بۆ ئەوەی لەسەر پێی خۆی بۆستێت و بتوانێت وزەی خۆی بەرهەم بهێنێت و لە ڕووی وزەوە سەربەخۆ بێت ئەمە گرنگە پێویستە عێراق سەربەخۆیی وزەی خۆی ڕابگەیەنێت پێویستە خۆی وەبەرهێنان بکات و پێویستە تێبگات لەم وەبەرهێنەرانە پێویستە گرنگی ئەم وەبەرهێنانان لە عێراق و لە هەرێمی کوردستان ببینین ئێمە لە هەر دەمانەوێت کۆمپانیا وەبەرهێنەرەکانی نەوت لە هەرێمی کوردستان بە هەمان شێوەی وەبەرهێنەرەکانی عێراق مامەڵەیان لەگەڵدا بکرێت باشە بەڕێز مایەڵس ینی حکوومەتی ئەمریکا فشارەکات حکوومەتی هەرێمی کوردستان ئامادەیە
حکوومەتی تورکیا ئامادەیە کێ بربەستە لە بەرامبەر هەناردەکردن؟ تاکەشت کە ڕێگرە لەوەی کۆمپانیەکانی ئەپیکور هەنادەی نەوتێریمی کوردستان دەست پێ بکەنەوە ئەوەیە کە پێویستە ئێمە دڵنیاییمان پێ بدرێت ئەوەی دەیفرۆشتین پارەکەمان دەست بکەوێت پێویستە تەواوی ئەو پارەی هەمانە لە ڕابردوو لە داهاتوو پێمان بدرێتەوە و پێویستە گەرانتیش هەبێت لە پێدانی ئەم پارەیە و بەرهێنەران پێویستە تێبگەن بۆیان ڕوون بکرێتەوە کە چۆن ئەم پارەیە وەردەگرن پێویستە گەرانتیەکیان هەبێت کە ئەم پارەیە لە چ ڕێگەیەکەوە چۆن پێیان دەگات و پێویستە بۆ ئەمەش ڕێکەوتنێک هەبێت ڕێکەوتنێکی نووسرا و شەفاف دادپەروەرانە تاوەکو بە شێوەیەکی باش پارەکە بگاتە دەستی کۆمپانیەکان. بەڕێز مایلس کاکیەنز گوتەبێژی کۆمەڵی پیشەسازی نەوتی کوردستان ناسراو بە ئەپیکور لە نیویۆرکەوە سوپاس بوو.